ئیمپۆرتی زۆر بێ و ئەکسپۆرتی کەم بێت ئیکۆنۆمی وڵاتەکە خراپ دەبێت بۆ ئەوەی ئیکۆنۆمی وڵاتەکە ئابرووی وڵاتەکە گەشە بکات پێویستە کەمترین پشتبەستن هەبێ بە هێنانە ناوەوە و زیاتر پەرە بە بەرهەمهێنانی وڵات بکرێت بۆ نمونە کوردستان لە لایەنی کشتتوکاڵیەوە زۆر دەوڵەمەندە پێویستە یارمەتی ئەو جوتیارانە بدرێت کە زیرەکەن لە دابینکردنی میوەجات و بەرەبوومی خۆماڵی بۆی بنێرێتە وڵاتی دەرەوە و بۆ کوردستانیش دابەش بکرێت نەکەرەوە لە وڵاتەکانی تر بێنرێت و هەروەها هەزاران گەنجمان هەیە کە لە زانکۆکان تەخەلوس دەکەن فکرەی زۆر جوانیان هەیە بەڵام پاڵپشتیان نییە بۆ دروستکردنی ئەو فکرانە و کردنیان بە شتێک پەخشی بکەن بۆ خەڵک. حەز دەکەین حکوومەت پشتگیری گەنجان و لاوانی هەرێمی کوردستان بکاتن لە کاتی لە بەرهەمی ناوەخۆیەکان و بەرهەمی بیانی زیاتر پەرەی پێدەدرێت. ئێمە وەکو گەنجێک لە هەرێمی کوردستان توانامان هەیە زۆر کار بکەین بەڵام حکوومەت هیچ هاوکاری گەنج ناکات و گریجی بە گەنج ناداتن. ئێستا من خۆم لە چەند شەریکە و کۆمپانیایشم کردووە بیانی هاتووە بە پارەیەکی زۆر و منیش بە پارەیەکی کەم تواناکەشی وەکو منە. دەست پێکێ هەکە حکوومەت ڕێ نەگرێت و زراعەتێ پێش نەئەخێت هاریکاریوە جوتیاری نەکرد جوتیار ئەوە چەند ساڵە نەشێت خۆ شولە خۆ زیبزی برێڤە بێت و پێش بێخێت وەکی حکوومەت هاریکاریوە بەلێ مەسلەتی ئابووری هەمی ڤێڕەنگی هانێ بە بەلێ ئەفریقا هانێ دێوی شولی کرد ئەم دێویشین وی شولی بکەن وەکی وڵاتێکی پێشکەفت. داوا لە حکوومەت دەکەین بەڕاستی گۆڕانکاری بکە گۆڕانکاری جدی بکە لەبەرەوەی بەگەنجین پێوەستیمان بە حکوومەتە بە یارمەتی حکوومەتە